بە چاودێری لیژنەی باڵای پەمیلیەکان شەشەمین خولی پاڵەوانێتی شاو و حەمە فەرەج لە یاریگای شاهۆ بۆ 16 تیپی پارێزگاکانی هەڵەبجە و سلێمانی بەڕێوەچوو. یاری کۆتایی خولەکەش لە نێوان حەمدینی هەڵەبجە و مەولەوی زەڕایەندا بەڕێوەچوو کە یاریەکە بە 2 گۆڵی بێ بەرامبەر لە بەرژەوەندی حەمدین کۆتایی هات. سپاس پێزانین بۆ دەستەی لیژنەکە کە بەڕاستی ئەم لیژنانە پێویستە ئەم دەورانە پێویستە بەردەوامی بۆ یاریزان لە دانا بڕێ یاریزانی کە لە نادینی نۆمانە پێویستە یاریکەن لەم دەورانە. سپاس دەستخۆشیان لێکەین و ئینشەڵڵا هەر بەردەوام بن و سەرکەوتووە بن ئینشەڵڵا. توانیمان یاریکی تا حەزکی خۆش بوو بەچێش بوو دوور لە توندوتیژی دوور لەین هەمووی ڕۆحی وەرشی هەبوو. سپاس بۆ خۆتاییمان یاریەکە دووبەی کۆتایی بین بۆ ژنی خۆمان یەکەمیش بێت. ئێمە وەکو تیپی وەرشی مەولەوی ئەمڕۆ لە شەشەمین خولی خواڵێ خۆشببووی شاوی حەمە فەرەج بەشداریمان کرد کە بۆ پارێزگای هەڵەبجە و سلێمانی کرا بۆ یەکێکی نەتیبانە کە توانین بگەینە خۆناغی کۆتایی و بە ئەنجامی دوو بە دۆڕین بەڵام بۆی وەکارەوە کە کۆمەڵی یاریزان یاریزانی نادی و ڕێیان پێ نەدانیانەکانن بە یاریکەن و بە تەشکیلەیەکی ئەساس و نەهاتین بە یاریەکە و دەستخۆشی لە خاوەن خولەکەکەن. خولەکە وەک ڕێزێک بوو بۆ گیانی پاکی شاو و حەمە فەرەج یاریزانی دێرینی هەڵەبجە و کوردستان و ساڵانەش دەکرێتەوە. ئەم خولە بە سەرپەرشتی تیپی شنەروێ کراوەتەوە شەشەمی خولی ساڵانەی کاشاوی حەمە فەرەجە هەموو ساڵێکرێتەوە بۆ پارێزگاکانی هەڵەبجە و سلێمانی 20 بەشداری تیا کردووە 19 یاری بۆ ئەمڕۆ یاری کۆتاییە هەموو ساڵێ لەم کاتەیە ئەمە خولەکەینەوە بۆ یادی کاکشاو شێوازی یاریەکان یەکدۆڕانن بووە تیپەکان ڕانەی تیا بۆ دەربەنی خانی تیا بۆ هەڵەبجەی تازەی تیا بۆ سێساقی تیا بۆ سلێمانی تیا بۆ هەڵەبجەی شەهید و سیروان خوڕماڵ. بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگەی ئارام قادر خەبات کە ئامادەی یاری کۆتایی خولەکە بوون جارێکی دیکە پشتیوانیان بۆ وەرزشکارانی هەڵەبجە دووپات کردەوە. بۆردی وەردش یەکێک لە بەرنامە لە پێشینەکانی ئەوەیە کە لە هەموو ناوچەکان و لە هەڵەبجەی شەهید و شارەزوری خۆشەویست و هەڵەبجەی شەهیدی خۆشەویست و هەموو ناوچەکانی دیکەش پشتیوان بین لە بواری وەرزش نەک تەنها تۆپی پێ بەڵکو هەموو بوارەکانی دیکە و هەموو خولەکانی کە پێویستە لە ناوچە جیاجەکان بکرێتەوە. خولی کاکشاهۆ و ئەم خولەی ئێستا لە هەڵەبجە هەیەمە پێشتریش گوتمان پشتیوانیان بووین و پشتیوانی نەک تەنها ئەم خولە هەموو خولەکانی کەش دەبین لە خوڕماڵ لە پێنجوێن لە سەیساق لە هەموو شوێنەکانی کەی شارەزور و بیارە و تەوێڵە لە هەر ناوچەیەکێ کە پێویست بێ بۆردی وەردش دەرگەی لەسەر پشتەوە پشتیوان دەبین بۆ خزمەتی زیاتر چونکە پێم وایە یەکێک لە ئامانجەکانی بۆردی وەردشەوە یەکێک لە ئامانجەکانی یەکێتی لە کۆنگرەی چوار ئەوەیە کە لە بوارە جیاجیەکاندا بۆ چوون و فکری نوێ و بە بەرنامەی نوێەوە خزمەتی گەنج و لاو وەردش وەرنام بکە و ئێمە لەو بوارە مەسەلەن لە چەند ڕۆژی ڕابردوو هەم لە سەیساق بووین هەم لە تەختەق بووین لە هەولێر بووین لە سلێمانی بووین ئەوڕۆ لە هەڵەبجەین و ڕۆژانی کەش لە کەلار و کفری و خانەقین و ئاکرێ دەبین و بۆ ئەوەی کە بتوانین لە ئایندەدا وردەوردا هەموو ناوچانە بکەین و ئێمە لە نێزیکەوە بین گوێمان لە بوارە جیاجیەکانی وەردش و لە گرفت و کێشەکانیان بێ و پشتیوانیشان بکەین. گۆڵەکانی یاریەکە لەلایەن ڕێباز عەلی و کارزان نالیەوە تۆمار کراون و باشترین یاریزانی خولبە کارزان مستەفا و گۆڵکاری خولبە بێرون قادر و باشترین پارێزەری گۆڵیش بە قانیع وەهاب دیاریکران. دواتریش جامی خولەکە لەلایەن تیپی حەمدینەوە بەرزکرایەوە. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.